يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين، حبيب قلوبنا ونور أبصارنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، ژیانی دنیا خۆشی و ناخۆشی تێدایە. بۆ هەموو کەسێکی وەکو جەنابتان عاقڵ و ژیر ئەوە سەلمێنراوە کە ژیانی هەر یەکێک لە ئێمە گریان و پێکەنینی تێدایە. ئەوەی کە ئەسڵ زادە بێ و چوو بێتەوە سەر باوکە ئادەمی، ئینسانێکی ژیر و تێگەیشتوو بێ، ژیانی هەمووی هەر پێکەنین و قاقان نییە، و ژیانیشی هەمووی هەر گریان و چاو بە فرمێسک بوون نابێ وابێ. چونکە باوکی ئێمە ئادەم و دایە گەورەمان حەوا سەرەتای ژیانیان ئەسڵی ژیان خۆشیە، لە بەهەشتا لە خۆشیدا بوون. بەڵام پاشان بەهۆی ئیبلیسی ناحەزەوە خەڵەتێنراون و تووشی گریان و شیوەن و دەربەدەربوونی سەرزەوی بوون. بەڵام ئەم گریانەش بەردەوام نەبوو. کاتێ داوای لێخۆشبوونیان لە خوا کرد، خوا دەرگای ڕەحمەتی لێکردنەوە، جارش کە کەوتنەوە خۆشیەوە، جارش کە ئەم خۆشیە دیسان گەڕایەوە بە گریان کاتێک یەکێ لە کوڕەکانی ئەوەی تریانی کوشت. بۆیە ژیانی ئێمەینەوەکانی ئادەم و حەواش ئاوا بەم هەوراز و نشێوەدا دەڕوا. قورئانی پیرۆز لە سوورەتی ئەننەجما دەفەرمێ وأنه هو أضحك وأبكى. بەڕاستی هەر ئەڵڵا سوبحانەه وتەعالا ذاتی خۆی دەتان خاتە پێکەنین و دەشتانگریێنێ و ئەسبابی خۆشی و دڵناڕەحەتیتان بۆ پێکدێنێ. لە تەفسیری ئەم ئایەتەدا 5 دەرس وەردەگرین. دەرسی یەکەم، غەیری ئەڵڵا ناتوانێ خۆت و ماڵ و منداڵت بخاتە پێکەنین و خۆشحاڵت بکە. هەیە هیچ شتێکی مادی ئەم سەرزەوی کەم نییە، لە سیارەی باش، لە خانووی باش، لە خواردنی باش، لە پارەی باش، بڕواتان بێ ینی یارمەتی خەڵک دەدا، هیچی کەم نییە بۆ خۆی لە مادیاتە. بەڵام دایمە دڵی تەنگە، دایمە حەز دەکا بگریە، دەچێتە لای دکتۆری دەرونی، ناڕەحەتە، کەس ناتوانێت ئەوانی لە دەوروبەرنی خۆشحاڵیکەن. خەڵکانێکیش هەیە دەڵێ ئەوەندەم بۆ ماڵ و منداڵم پەیدا کردو، ئەوەندەم سەروەت پێکەوە ناوە هەتا بابی خۆن و پێ بکەنن. قەدوان نەڵێ، بڵێ ئەگەر ئەڵڵا مەبەستی بێ، من ئەوەندەی لە توانامدا بۆ خۆشی منداڵەکانم کار و کەسابەتم کردووە، یا ڕەبی خوا تۆش بە خۆشی پێیان بەخش و ئیستیفادەی لێ بکەن و دڵخۆشیان کەی. چونکە خوا دەفەرمێ وأنه هو. ها قورئان هەموو جار عەرزی جەنابتان دەکەم یەک گوشە بێ لەسەری بوەستی. ئەگە بیفەرمایە وأنه أضحك وأبكى، معنى ئاەتەکە ڕاست بوو، بەڵام دەکرا لە غەیری ئەڵڵاشە یەکێک زەڕەیەک خۆشحاڵی کەسێشکێ بەدەست بێ، بەڵام هوەی هێنا زەمیرێکی منفەسیلی بە دوای زەمیرێکی متصیلی داهێنا کە ئەو هوەیە، ئەو زەمیرە منفەسیلە بۆ حەسرە، یعنی بەس ئەڵڵا خۆشحاڵ بوون و ناڕەحەت بوونت بەدەستی غەیری ئەڵڵا بە کەسی تر ناکرێت. بۆیە بەس داوای خۆت و ماڵ و منداڵ و خۆشەویستانت دڵخۆشبوون و دڵبوون لە دڵ ناڕەحەتی بەس لە ئەڵڵا داوا بکە. دووەمیان پێکەنین گریانی بەدوادادێ. چەند کەسمان بینی لە مەجلیسی خۆشی و فەرەح و چەپڵە لێداندا بوون، لە کتوپڕا تەلەفۆنێکیان بۆ هات، هەواڵێکیان بۆ هات، مەجلیسی پێکەنین و شای و خۆشی بوو بە گریان و شیوەن. بۆیە پێمان دەڵێ ئەضحەکە وەئەبکا، بە واوی عاتیفە، یعنی ئاگادار بە، لەخوا غافڵ مەبە، بەینی گریان و پێکەنین زۆر نزیکە، بە واوی عەتف، نەبەخڵمە ئەوانە نەیهێناوە، تەراخی نییە. ڕاستەوە خۆ جاری وایە لە مەجلیسێکا کە پێدەکەنی یەک خەبەرێک دڵت توند دەکا و فرمێسکت بە چاوا دێنێ. و هەروەها بۆ کەسانش دەڵێت کەوا چاویان بە فرمێسکە، نائومێد مەبە، وا مەزانە ژیان هەر گریان دەبێ، بەخوا کامەی کە زۆر دڵ ناڕەحەتە ڕۆژێ پێدەکەنێتەوە. یوا هەیە خۆشەویستێکی لەدەستداوە دڵت جارشکە ژیان تەواو بوو، کەچی سوبحانڵڵا دوای چەند ڕۆژێ سەی کە چۆن پێدەکەنێ و چۆن زەردەخەنە دەچێتەوە سەر لێوەکانی. لە کاتی خۆشیدا ئەوەندە لە سنوور دەرمەچۆ، چونکە دەیەقینت هەبێ ڕۆژێک گریان بە شوێ نادێ. کاتی دڵ ناڕەحەتیش مەویز مەبە لە ژیان، ڕۆژێک پێکەنین دێتەوە سەر لێوەکانت. دەرسی سێم، پێکەنین بەهۆی ڕاحەت النەفس،
ئینسان دەرونی ئاسوودە بێ، ئیطمئنان القەلب، دڵت ئارام بێ، وإصلاح البال، وەکو لە سوڵەتی محەممەدا دەفەرمێەوە ئەصلح بالهم، ئیش و کارت خوای گەورە بۆ دبێنێتە پێشەوە، باش بڕوا بێ گرفت ئیش و ژیانت بڕواتە پێشەوە. ئەمانە بەچێ دەکرێن بەخوا، بۆیە هەر کاتێ پێکەنینێک لە ناخی دڵەوە هاتە دەرەوە. لە کۆمیدیایەک سەیرت کرد لە فیلمێکی پێکەنی ناوی مەشهەدێک قسەیەکی خۆش مەجلیسێکی خۆشت بۆ ڕێکەوت و پڕ بە دڵی خۆت پێکەنی تو خوا سوزدەیشی شکر بۆ خوا بەرە، بەدەمیش بڵێ خوای حەمد و سەنا بۆ تۆ. بۆیە ڕابین لە دوای هەموو مەجلیسێکی خێر و خۆشیەوە، لە دوای هەموو پێکەنینێکەوە، لە دوای هەموو بەدڵ کە پێکەنینێکی خۆشت دێ و ئیسراحەت دەکەی لەبیرن نەچێت لە دوایی کە لێبوویتەوە بڵێ خوای حەمد و سەنا بۆ تۆ، ئەوە بەخششی تۆیە. ئەگەر تۆ ئەمەت پێ نەبەخشیمایە بەخوا من ئەم زەردەخەنەیەم نەدەبوو. چوارەمیان زانایان دەڵێن لە تەفسیری نابلووسیدا ئەمەم بینیوە دەفەرمۆن پێکەنین و گریان لەناو هەموو مەخلوقاتە خوا بەس بە ئینسانی بەخشیوە. لە تەفسیری نابلووسیدا دەفەرمێت لە حەیواناتە گریان و پێکەنین نییە ئیلا لە دوو شتانە بێ. مەیمون بەس پێ دەکەنێ گریان نازانێ، حوشتریش بەس دەگریا پێکەنین نازانێ. بۆیە ئەم دەرسەش پێمان دەڵێ ئەی ئینسان تۆ مرۆڤی هەمیشە هەر پێ مەکەنە، هەیە لە سەرقەبرانا پێ دەکەنێ، هەیە لە تەعزیەدا پێ دەکەنێ، هێوان مردوو لەوێ دانراوە لەسەر جەنازە خەڵک نوێژ جەنازە دەکات کە قاقا لێدا و دەمی ئەکاتەوە دوو لە ڕووی جەنابتان. ئەوە زانی چێ پێڵێن مەیمون هەر پێ دەکەنێ، گریان شتی وای نییە. هەمیشەش چاو بە فرمێسک مەبە، خەڵک هەموو پێ دەکەنێت و هەر بگریەی لە شەکرا و خوانەوەدا تۆ فرمێسک بڕێشی. ئاواشمە بەوەش سیفەتی حوشترە کە هەر دەزانێت بگریا بەڵام نازانێت پێکەنین. ناگریانت با لە شوێنی خۆیدا بێ، لە مووقیفی مەئساویدا تۆش وەکو خەڵک فرمێسک بڕێژە هاوبەشی خەمی خەڵک بە. لە کاتی خۆشی دەربڕینیشە با خۆشیت پێوە دیار بێ، زەردەخەنەت هەبێ. بۆیە نابێ ئینسان مەیمون ئاسا بێ، هەر دەم بە پێکەنین بێ، نابێ حوشتر ئاساش بێ، هەر چاو بە فرمێسک و گریان بێ. لەو ناوەندەدا ئینسان بە. دەرسی پێنجەم خوای پەروەردگار هۆکارەکانی پێکەنین و زەردەخەنە و خۆشی داناوە. یەک ڕووداوە جاری وا هەیە بۆ کەسێک دەبێتە مای دڵخۆشی، بۆ یەکێ دەبێتە دڵتەنگی. بۆ نمونە لە کتێبەکانە جارێ خوێنمەوە دەڵێ مامانێک کاتی خۆی کە منداڵان هەمومان ڕەبێ ئاوا لەدایک بووین بە سروشتی لە ماڵەوە نەچووینە خەستەخانەوە بە عەمەلیات کە زەرەدێکی گەورە لە ئافرەت و گۆرپەدەداگە پێویست نەبێ. لە دایکبوونی سروشتی بەرەکەتە بۆ مناڵەکە و بۆ دایکەکە و بۆ هەموو لایەک. مامانێک دەژێڕێتەوە دەڵێت چوومە ماڵێکەوە، دوای ئەوەی کە خەبەرم دانێ دیارە و کاتە سۆنەرەوانە نە بۆ پێشتر هەواڵ بدرێ مناڵەکەت کوڕەیان کچە، خەبەرم دانێوتم کورتان بووە هەموو دەم و چاویان بەیەکادا، چاویان پڕ بوو لە فرمێسک، ناڕەحەت بوون. وتم بۆ خۆشحاڵ نین؟ وتیان وەڵا 7 کوڕی تریان هەیە ئەو ماڵە، ئەمە چەند مناڵ لە دوو یەک هەر بە تەمای کچێکن. ئەو مناڵە کوڕە دڵتەنگی کردن. ئەوە لە هەمان ڕۆژە ئەگە ئەمە دەمەم بەیانی بوو عەسرەکەی چوومە ماڵێکی تر کە خەبەری ئەوەم دا چوومە ئەو دیوتم شکر کورتان بووە، هەر هەموو دەستیان کرد بە چەپڵە لێدان و گۆرانی کوتن و شای و ڕۆژبەڵک دەستی پێکرد. وتم ئەوە بووە، وتیان ئەم ماڵەش 7 کچیان هەیە، جار بۆ جار چاوەڕێی کوڕێک بوون لە خۆشیان هاوا دەکەن. لە دایکبوونی منداڵێک هەمان ڕوودا و هەر کوڕێک لە دایک بووە، بۆ ماڵێک بوو بە دڵتەنگی، بۆ ماڵێک بوو بە دڵخۆشی. بەرزبوونەوەی بەهای تمەن، دینار، دۆلار، ئەم نیشتانەی کە ئێستاکانە لە ناو بازاڕا هەن، سەیرەکەی بۆ یەکێک مای خۆشحاڵیە زۆر کەیفی پێی دێ، بۆ یەکێکتر لە هەمان دەقەدا خەریکە چاو بە فرمێسک بێ، پشتی پێی شکاوە. جاران کە خەڵک لە دەشت و دەرا بوو، بارانبارین، بۆ کابرایەک مای خۆشحاڵی بوو، زەویەکەی داچان بوو خواخوای بارانی بوو، بۆ کەسێکی تر حاصڵاتی ساڵی لە دەشتا بوو خواخوای بوو نەبارێ. ئەو بارانە بۆ یەکیان مای دڵخۆشی بوو، بۆ یەکیان مای دڵناڕەحەتی بوو. بۆیە ئەوە هەر بەخوای پەروەردگار دەکرێت کە سەبەبی تۆ کە ئەسبابی ئەو دڵخۆشیە بەنسیب تۆ بێ و دڵتەنجەکەت بەنسیب نەبێ. ئیماندارانی بەڕێز، خۆشی و ناخۆشی لە ناخدایە، لە ناخدایە. جاری وایە ئازاری جەستە نییە، خۆشیەکە هیناخە، ناڕەحەتیەکەش هیناخ و دەروونە. پێویستی بە دەربڕین هەیە. خۆشی بەچی دەردەبڕدرێ؟ خۆشی بەم شتانە، بەم هەشتە، بە پێکەنین، کەسێک خۆشحاڵە پێ دەکەنێ، بە هاوارکردن، هەڵە ئۆخەی لە خۆشیانە هاوارێک دەکات ئۆخەی، بە ڕەگەشانەوەی ڕوخسار. ئینسان زۆر جار کە هەست بە مرتاحی دەکات بە ڕوخساری گەشاوەی دەردەکەوێت کە ئیسراحەتە و خۆل لە خۆشیدایە، بە چەپڵە لێدان، بە شاییکردن، بە گۆرانی وتن و ویزەویز. کابرا دەڕوا گەنجێکە تەجاویا بە تەمەنێکە تەسبیح بادەدا و ویزەویزێک لەبەر خۆی دەکات، دەنگیشی ناخۆشە، ئەوە نیشانەوە دڵی خۆشە.
بە خۆ جوانکردن خۆڕازانەوە لە بەرکردنی جلوبەرگی جوان بە خواردنی خۆش خواردن حەزی لە خواردنی خۆش و مەریز ڕازانەوەیە بە دەم و لێوتەڕبوون ئینسانێک کە دڵی خۆش بوو لێوی تەڕە دەمی تەڕە ناخۆشیش بە چی دەردەکەوێت ئینسان دەری دەبڕێ بە تێکچوونی ڕوخسار بە گرژبوون بە هەڵکێشان بە هەناسەتوندی بە بورانەوە و کەوتن بە گریان بە هات و هاوار بە گۆشەگیری بە خۆنەشتن و چڵکنبوون و لە بەرنەکردنی ژیری جوان بە نان نەخواردن و ئیشتیان نەکرانەوە بە دەم و لێ وشکبوون و دەموشکی ئەمانە هەموو ئەسبابانێکن لە کاتی ناخۆشیدا ئینسان بەسەریدادێ لەم ڕێەوە دەری دەبڕێ ئینسانیش سروشتی وایە حەز دەکا کە لە خۆشیدا بۆ خەڵک پێی بزانن ئەها پێکەنین بەڕووی خەڵکا پێ دەکەنی دەموچاوت دەکرێتەوە هاوار دەکەیت چەپڵە لێ دەدەی حەز دەکەی خەڵک بەم خۆشیەت بزانێ و بەشدار بێ لەگەڵتا ئەوەی تریشیان لە ناڕەحەتیشە ئینسان حەز دەکا خەڵک پێی بزانێ دەگری هاوار دەکا بەخۆی دەشێشێ دڵ ناڕەحەت دەبێ حەز دەکا خەڵکانێک بەشدار بن لەگەڵیدا بۆیە خێرە کەسێک کە لە خۆشیدا بوو لەگەڵ یا لە خۆشیدا بە پیرۆزبایی لێ بکە با هەست بکە لەزەتی تەواوی خۆشیەکە وەرگرێ با خەڵک بزانە کە لە خۆشیدایە هەروە بە سادەیی بەسەریا تێمەپەڕێت تۆش پیرۆزبایی لێ بکە کەسێک چاو بە فرمێسک و بە گریان و دڵ ناڕەحەت بوو حەز دەکا کەسێک هاوبەشی بێ لەو کاتەدا تۆ خۆشحاڵی دەرمەبڕە لەگەڵی دڵ بەخەم بە هاوبەشی خەمی بە لە ئازارەکان و خەمەکان و ناڕەحەتیەکانی کەم دەکەیەوە ئەمە سروشتی مرۆڤە خواوای خەڵق کردووە جار شێوازەکانی خۆشی دەربڕین باس دەکەین بۆ هەر شتێک بەڕێزان شتێک هەیە لە خۆشی دەربڕینە جاری وایە خۆشی دەربڕین بە گریانە سوبحان الله ئێستا جەنابەت بیری لێ دەکەیەوە چەند جار دیمەنانە دبینی وەکە ئێستا باسییان دەکەین کەسێک لە خۆشیاندا گریاوە لە خۆشی چی لە خۆشی ئەوەی بۆتە ڕەفاقەتی کەسێکی گەورە خاتو عایشە لە صحیحی بوخاریدا دەفەرمێ یەکەم جارم بوو ببینم کەسێک لە خۆشیدا بگریا ئەوش ئەو کاتە بوو کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتی هیجرەت و کۆچکردن بۆ مەدینەدا دەمەونی و ڕۆ بوو وەختەکەی قەت پێغەمبەر لەو کاتانەدا نەهات و دیار و هەواڵێکی زۆر گرنگی پێیە بە باوکم بە ئەبوبەکری سیدیقی فەرموو ئەبوبەکر خۆت حازر کە بۆ هیجرەت و کۆچکردن سەحابە زۆی ڕۆیشتن و ئێمە ماوین فەرمووی ئەی پێغەمبەری خوا من لەگەڵ کێدا دەڕۆم پێغەمبەری خوا فەرمووی تۆ ڕەفیقی منی لەم سەفەرەدا دەفەرمێ ئەبوبەکر دەستی کرد بە گریان لە خۆشیاندا ئەوەی یەکەم جار بۆ ببینم کەسێک لە خۆشیدا فەرمێسک بە چاوێ بەتە خوارەوە کەسێک مشتاقی کەسێک عاشقی کەسێکە چەند جار خوازوێنی دەکا و نایدرێتێ کاتێک کە هەواڵ یەدەنێ فڵان کەس ڕازی بۆ کچەکەی بداتێ یان ئەو کوڕە ڕازی بۆ فڵان کەس بێنە سەیەکی ئەو عاشقە فەرمێسک بە چاوێ دێتە خوارەوە لە خۆشیاندا چەند جار دکتۆرەکان ئەمە باز دەکەن کاتێک کە ئافرەتێک لە لای سۆنەرێکە سۆنەر دەکا یعنی فەحسێک دەکا چەند ساڵە مەویز بۆ لە مناڵ بوون تەواوی دکتۆری کردو و مەویز بۆ کە مناڵی نابێ سوبحان الله لە قەدەری خوای پەروەردگارە فەحسێک دەکا بۆ شتێک ئەوەی دکتۆرەکە پشکنینی خوێنەکە سۆنەرەکە پێی دەڵێ وڵات دەزانیت تۆ حامیلەی ئەوە نەخۆشحاڵ دەبێت دەست دەکا بە گریان چەندین جار ئەو ئافرەتانە کە ئەو مژدەیان دەدرێتێ چونکە مەویز بوون لەوەی کە مناڵیان نابێت سوبحان الله لە خۆشیانە دەست دەکەن بە گریان لە جیاتی پێکەنین دەگریان بە ئاواتی بینینی کەسێکی خۆشەویستەوەی بەس لەبەر خوا خۆشت دەوێت ئەم دینە چ بەرەکەتێکی تێدا بەڕێزان ئەوانەی لەبەر سیاسەت یەکتریان خۆش دەوێت ئەوانەی لەبەر دەنگ یەکتریان خۆش دەوێت ئەوانەی لەبەر حیزبایەتی یەکتریان خۆش دەوێت بە حەیاتی ئەم دیاردەیە بە چاوی خۆیان نابینن بەڵام چەند جارمان بە چاوی خۆمان بینیوە دوو کەس لەبەر خاتی خوا یەکتریان خۆش دەوێت هەرچی ئیش و مەرامی دنیاییە بە یەکتریان نییە وەڵڵی چەند جار بینیومە دوو کەس کە چاویان بە یەکتر کەوتۆ گریاون یعنی ئەوەندە خۆشحاڵ بۆ نەیزانیەوە بە چی دەری ببڕێ بە گریان دەری بڕێەوە خۆشحاڵیەکەی ئەمە بەرەکەتی دینی ئیسلامە بۆیە گریانی خۆشی لەو کاتەدایە کە شتێکی زەحمەت و چاوەڕوان نەکرا و ئاوات بۆ خوازرا و هاتە جێ ئینسان فرمێسکی بە چاوادێتە خوارەوە ئەوە پێڵەن گریانی خۆشی زۆرجار ئینسان خۆشیەکەی لە ڕێی گریانەوە دەردەبڕێ دووەمیان دەربڕینی خۆشی لە کاتی هاوسەرگیریدا کاتێک خوا ڕەحمت پێ دەکا کوڕەکە حرمەتدارە ئەوەندە پیاوە ئەوەندە مەردە ئەوەندە کوڕێکی باشە لە ڕوو دێپسیە خوازبێنی کچی خەڵکو کچی بۆ بخوازی کاتێک کە کچەکە سوپاس بۆ خوا گەورە ئەوەندە شۆخ و شەنگە ئەوەندە محتەرەمە ئەوەندە مؤدەبە خەڵک دێ دەستت مازەکا و لە دەرگاوە دێ و ناموسن ناشکێنێ وەختی ئەم دوانە بە حەڵاڵی و بە شەرعی خوا لە یەکمارە دەکرێن و بەرەو ماڵی خۆیان بەڕێ دەکەون نابێ بە بێدەنگی بڕوا نابێ بە بێدەنگی بڕوا ئەبێ ئاهەنگ و خۆشی تێدا بێ ئاهەنگ و خۆشی تێدا بێت لە سنووری حەڵاڵ و ڕەوادا
دەچینە ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئافرەتێک هاتوچێ ماڵیانی دەکرد، کچێکی زۆر شۆخ و شەنگ و باش بوو، ناوی فاریعە بوو، خەڵکی مەدینە بوو، خزمەتی خاتو عایشەی دەکرد. فاریعە یعنی ئافرەتە باڵا بەرزە شۆخ و شەنگە جوانەکە. ئافرەتێک بوو زۆر جوان بوو، زۆر باڵا بەرز و نەونەمان بوو. زۆر خاتو عایشەی خۆش دەویست و دەستە خوشکی بوو خزمەتی ماڵی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم. کوڕێک لە خاتو عایشە نزیک بووەتی دڵم چۆتە سەر ئەو فاریعەیە. خاتو عایشە ئەگە تۆ پسیە ژێر زمانیەوە بزانی داخۆشوم پێ دەکایاننا، ئەویش کوڕەکەی بینی و والحاصل خاتو عایشە ڕێکی خستن و یەکتریان ناسی و بەدڵی یەکتر بوون و بەیەکەوە دانیشتن و دوو قسەی خێر لە بەینیان کرا بۆ یەکتر بوون. خاتو عایشە وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمجا ژنان دێن و خەنەبەندان و خەنە لە دەست دەدرێن و لەوانەیە کچان هەڵپەڕن لەم ژوورەدا، لەو ژوورە پیرۆزەدا کە ئێستا گۆڕی مبارەکی پێغەمبەری خوای تێدایە. ئەو ژوورە بووە. فەرمووی ئەی پێغەمبەری خوا ژوورەکەمان بۆ چۆڵ کە تۆ بچۆ مزگەوت. پێغەمبەریان کردە دەرەوە. پێغەمبەر چوو لە مزگەوت تا لێی دانیشت چونکە حوجرەکان حوجرات لەسەر مزگەوت بوون. عینی ئەوەی ئێستا کە بینیوتان ناوانی لە حەج و عومرە بینیویانە. پێغەمبەر صلی الله علیه و سلم چوو لەوێ بوو، خەنەبەندان دەستی پێ کرد و گوشیان ڕازاندەوە و بەڕێیان کرد. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جا هاتە ئەمری و فەرمووی عایشە تەواو بوو وتی بەڵێ ئەی پێغەمبەری خوا بووکمان نارد. فەرمووی هەل بەعەثتم معها من یغنی لها، ئەرێ گوێم لە تەپڵ و دەف و مۆسیقا و ئاهەنگ و ئەوانە نەبوو، ئەوە کەستان لەگەڵ نەنا گۆرانی بێژە گۆرانی بۆ بڵێ؟ وتم ناوەڵای پێغەمبەری خوا فەرمووی بەخوا غەڵەتتان کرد، چۆن بووک دەبێ ئاوا بڕوە؟ ئەوە بووکە گۆرانی بێژێکی دەنگ خۆشتان بێنایە بەشم شاڵ و تەپڵ و دەف و مەبەستم وایە ئەو ئامێرانە هەبوون، ئەگەر ئێستا بوونایە عود و کەمان و ئەو شتانی نازام مۆسیقاکارەکان دەیزانن، یعنی شتێکی سەردەمی کە دەنگ و خۆشی و فەرەحی ببەخشێتەوە. بۆ ئەم کچەتان ئەوا بەبێ دەنگ بەڕێ کرد، بڕۆ بە دوویدا بڵێ خێرا گۆرانی بێژە گۆرانیان بۆ بڵێ. دەڵێوتم ئەی پێغەمبەری خوا ئاخر نەوەکو تووشی شتی حرام بین، ئەرێ لە گۆرانیەکەدا بڵێن چی باشە. سيدي أو پیغمبر صلى الله عليه وسلم أو رحمته خبوه مجلين محمد مصطفى قدوي للعالمين أو پیغمبر نهات هر پیغمبر أما حلاله وحراما نكي 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 جهنم 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 ناكاك هر خريج شيء ونبو هر پیغمبر نويش كان روجو كان حسب كان شو نويش كان بۆ خۆی لە شەونێژە قاچی دەوەستا، بەڵام کە دەهاتە ناو کۆمەلگاوە ئەمەشی بە خەڵک دەوت، ئەمە ژیانە، ئەمە نابێت گەنجەکان لە خۆشی دەبڕین بێبەش بن، نەیدەفەرموو ئەمانە حرامن. فەرمووی گۆرانیەکەشتان فێر دەکەم. چۆن نوێژی فێری سەحابە کرد، گۆرانی کوتنی بووکیشی فێرکردن. فەرمووی عایشە بڕۆ پێیان بڵێ بە ئەم گۆرانیە بڵێن جارێکتر، بڵێن ئەتەیناکم ئەتەیناکم فەحەیونا نحەییکم ولولا الذهب الأحمر ما حلت بواديكم ولولا الحبة السمراء ما سمنت عذاريكم. بكردي خومان گۆرانێک هەیە لە کوردەواریدا ئەوەی کە لە یادم بێ ئەوە بوو دەیانگوت هاتینەوە هاتینەوە بووکمان هێنا و هاتینەوە، ئەوە ڕێق قسەی پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەوە معنای ئەوەیە ئەتەیناکم ئەتەیناکم، ئەوەی کوردەواری خۆمان باو باپیران دەیانگوت هاتینەوە هاتینەوە بووکمان هێنا و هاتینەوە، ئەوە ئەو دروشمەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەوە شەریعەتی ئیسلامە. ها کوردی ئێمە موسڵمان و ڕۆشنبیر بوو، حتا وەکو فکرە ڕاستەقینە ئیسلامەتێکەی هەبوو شایەکانیشمان دینداری بوو. فەرمووی بڵێن گۆرانی بێژەکە لە پێش بووکەکەەوە بڕوا و بە دەوری خۆیدا دەف و تەپڵ لێ بدرێ و مۆسیقا لێ بدرێ و بڵێن هاتین هاتین وەلاتان ماڵی بوو، دەوەرن ئێوەش پێشوازیمان لێ بکەن، دەوەرن وەرنە دەرەوە، وەرن بووچێ پێشوازی بکەن، وەرن تاراکەی لەسەر سەرلابەن، وەرن ماچی کەن. ولولا الذهب الأحمر ما حلت بواديكم بخوا ومنزان أم كشمان ليا تشلا ئەوە کوڕەکەی ئێوە زۆر ڕێک و پێکە، ئەوە کوڕەکەی ئێوە زێڕی سوورە، ئەوەندە جوانە، ئەوەندە بەڕەوشتە، ئەوەندە بەئەخلاقە، ئەوەندە مەردە، ئەوەندە جوان خاسە، گەنجی پڕ گەنجینەیە کوڕەکەتان، بۆیە هاتوین. ئێنا ماڵی باوکی کچەکەی ئێمە خۆشتر بوو لە ماڵی باوکی کوڕەکەتان، بۆیە ڕازین بابێ لەم دەشتانیە لەم خێمەیەدا بژی، لەم ماڵەدا بژی، چونکە کوڕە گەنجەکەتان پڕە لە گەنجینە و ڕێز و حرمەت. مەتحی ماڵی زاوا بکەن، مەتحی کوڕ بکەن. ئەمجا فەرمووی گۆرانی بێژەکەش بڵێ دەوەرن سەیری بووکی ئێمەشکەن، ئەم بووکە ئێمە لە ماڵی باوکی برسی نەبووە وا نەزانن لە برسان بە شومانداوە، سەیری ئەو ڕوومەتە ئاڵانەی کەن، ئەو گوپەخڕانەی کەن، ئەو لێوە سوورانەی کەن. ها بووک دەبێ میکیاژ بکە، بڕازێنرێتەوە، هەموو لەشی جوانی بێت، چاوی جوان بکرێ، چاوی بڕێژرێ، وەرە سەیری ئەو ڕوخسارە جوانی بووکی ئێمەکەن، ئەوە گەنمی قەڵەوی خواردووە، ئەوە نانی باشی خواردووە، ئەوە لە ماڵی باوکی خزمەت کراوە، ئەوە لە ماڵی باوکی تێر و تەسەل و پۆشتە و پەرداخ و خاوێن بووە، جێگای خۆش بووە، ئەها بووکەکەمان چەند جوانە. فەرمووی با گۆرانی بێژ ئەمە بڵێ، هەم مەتحی زاوا، هەم مەتحی بووک بکە، هەم مەتحی ماڵی هەردووچیان بکە. ئاوا بڵێ. فەرمووی ئەمەی ڕێگانی شاندان، کەواتە لێرەدا خۆشی دەربڕینەکە لە ئاهەنگی گواستنەوەدا
بە دەف لێدان و بە تەپڵ لێدان و بە مۆسیقا لێدان و بەوەی هونەرمەندێکی دەنگ خۆش گۆرانی جوان بڵێ و لە سنووری شەرعە کوڕان بە یەکەوە هەڵپەڕن کچانیش لە شوێنەکە بە یەکەوە هەڵپەڕن نابێ ئەمە ئاوا تێپەڕێ ئەم خۆشیە با دەرببڕدرێ سێم کە خوای گەورە دەرگای ڕەحمەتی لە کوڕ و کچەکە کردەوە و چوونە ماڵی خۆیان و پاش ساڵێک مناڵیان بوو با ئەم مناڵڵە کە فەرەحی و خۆشی خستە ماڵەکەەوە هەروە تێ نەپەڕێ ئەزانی خۆشیەکە بەچی دەرببڕن شەریعەت دایناوە مەڕە منداڵە سەر بڕن کە پێڵێن ڕۆژی حەوتەم حیوانی حەوتەم مەڕێک یان بزنێک بەرخۆلەیەک سەر ببڕن و بۆ خۆیان و دەرو دراوسێ و ماڵی باوشی کوڕە و باوشی کچە لە مەلیسێکا کۆ بنەوە ناوی مناڵەکە بنێن ئەم خۆشیە لە ڕێی بەخشینەوە دەردەبڕدرێ چوارەمیان کە ڕێزێکت وەرگرت کە شەهادەیەکت وەرگرت تەخەڕوجت کرد حرمەتێکت وەرگرت هەروە بە سەریا تێمەپەڕە دەری ببڕە بە خۆشی دەری ببڕە دیسانەوە دەچینەوە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سێ سەحابەی پایەبەرز دەچنە خزمەت پێغەمبەری خوا لە ماڵەوە یەکیان ئیمامی عەلیە یەکیان جەعفەری ئامۆزایەتی یەکیشیان زەیدی کوڕی حارثەیە کە کابرایەکی کۆیلە بووە کاتی خۆی خەدیجە کڕیوێتی و پاشان پێشکەش بە پێغەمبەری خوای کردەوە ئەویش ئازادی کردەوە پێغەمبەر زۆری خۆشویستووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەوقەی لەگەڵا کردن و بە خێراتنی کردن فەرمووی ئەی عەلی یا عەلی ئەنا منکە و ئەنتە منی عەلی دەزانی چەندم خۆش دەوی تۆ پارچەیەکی لە منیش پارچەیەکم لە تۆ ئەمجا تەوقەی لەگەڵ جەعفەرا کرد و فەرمووی جەعفەر ئەنتە ئەشبەه بی خەلقا وخلقا جەعفەر ئەزانی ڕێک تۆ لە شکڵ و شێوەدا لە من دەچی لە ئەخلاق و ڕەوشتیشا لە من دەچی ئەم ڕێز و حرمەتە ئەم مەدالیایە کە گرا بەگەرنی جەعفەرە فەرمووی تۆ لە شکڵ و شێوەدا ڕێک لە خۆم دەچی لە ئەخلاق و ڕەوشتی بەرزیشا لە من دەچی ئەمجا سێم کەس کە چوو بۆ لای زەید بوو زەیدی کوڕی حارثە فەرمووی زەید ئەنتە مەولای و ئەنتە ئەخی تۆ باشترین دۆستی منی نەک هەر دۆستمی ئەزانی زەید تۆ براشمی تۆ براشمی ئەم سێیانە سەیری یەکیان کرد ئەم سێ خەڵاتە گەورەیان وەرگرت ئەم سێ شەهادەیان وەرگرت لە دەمی صادقی ئەمینەوە کە محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم ئەوەندە خۆشحاڵ بوون سەیری یەکیان کە دەبێت خۆشحاڵی دەری ببڕی ها لە ناخایە ناچار دەبی دەری ببڕی وەڵا هاتن دەستی یەکیان گرت و ئیمامی عەلی بوو بە سەرچۆپی و شایەکی باشیان لە خزمەت پێغەمبەری خوادا کردەوە سێ گەنجە پێغەمبەری سەیری کردن و زەردەخەنەی بۆ کردن و دەستخۆشی لێکردن ئەمەش پێمان دەڵێ کاتێک کە تۆ بۆ نمونەت حەفلەی تەخەڕوجی زانکۆ دەبێت مانع نییە لە ڕووی شەریعەکەیەوە بە ئوسلوبێکی جوان قوتابیان و خوێندکاران دەستی یەک بگرن و کوڕان بە یەکەوە کچان بە یەکەوە شایی بکەن و مۆسیقا لێ بدرێ و گۆرانی خۆش بڵێن و حەفلەی تەخەڕوجە پلەیەکیان وەرگرتووە شەهادەیەکی زانستیان وەرگرتووە بۆیە لە دینی ئێمەدا جاران پیاوە ڕیسپیەکانی ئام مەجلیسانە بە بیریان دێ ئەم مزگەوتانە ئەوانش کەوا بیسەری وتارەکەن کاتێک کە فەقێ بەداخەوە ئەو شتانە نەما فەقێ مزگەوت ئیجازەی مەلایەتی وەردەگرت چەند شەو و چەند ڕۆژ لەو شارەدا لەو گەڕەکەدا لەو گوندەدا شایی دەکرا گۆرانی دەکوترا شعر دەخوێندرایەوە پەخشان دەخوێندرایەوە لە خۆشی ئەو ئیجازەنامەی ئەو فەقێیانە ئەوانە هەموو باو باپیرانی ئێمە بە بیریان دێ کە بەداخەوە نەما ئەوە پێوتین مزگەوتی ئێمە شوێنی خۆشی دەربڕینە ئێستا بەداخەوە زۆربەی مزگەوت تەعزیەخانەی هەیە بەداخەوە نازەم چۆن ڕێگادەن مزگەوتی ئێمە شوێنی فەرەحە نەک شوێنی دانانی تەعزیە بۆ مردووان کاتی خۆی هەلەبیرتانە ئەو پەڕۆسپی کە بە قۆڵی فەقیان دام و فەقیانە لەوە هاتو یعنی فەقێ دایمە ئامادەی شایی بوو فەقیانەکەی ڕادەوەشان لە کاتێکا کە شایی دەکرد ئەو پەڕۆسپیە بە دەستی شێخەکانمانەوە بوو بە مەلا و فەقیەکانمانەوە بوو ئەوە پێی دەوتین خەڵکە ڕۆشنبیرەکەی ئێمە هەمیشە حەزی لە خۆشی و لە شادی دەربڕینی حەڵاڵە پێنجەم چەپڵە لێدان بۆ تەشجیعی کەسێک بۆ هاندانی بۆ دەستخۆشی چەپڵەش ناشەرعی نییە تۆ نمونە لە کۆڕێکی شعریدا دادەنیشی دەوەرە چی هەیە لە کۆڕی عەبدوڵڵا پەشێوا دانیشت بێ و نەتوانێت چەپڵە لێ نەدا بۆ ئەو شیعرە جوانانێ ئەوەندە بە حەماسەت دایانخوێنێتەوە تۆ خەڵکت چی بکە ناچار دەبێت چەپڵە لێدا بۆ ئەو وشە جوانانەی کە لەو گەوهەریێنی دێتە دەرەوە بۆ ئەو چاو نەترسیە کەسێ وتارێکی بەهێز دەخوێندرێتەوە وتارەکە سیاسی بێ یان کۆمەڵایەتی تۆ ئەوەندە ئیحساست هەیە بۆ ئەو وتارە و ئەو وتارە بەهێزە بەچی خۆشحاڵی خۆ دەربڕی چەپڵەی بۆ لێدەی کەسێک لە ناو وتارێکە یەک دیێڕی جوان دەڵێ یەک کەوانەی جوان دەکاتەوە و یەک قسەی بەقووەت دەکا ئەوانەی جمهورن چی بۆ دەکەن خۆ مزگەوت نییە هیچی بکەن چەپڵە لێ دەدەن کاتە چەپڵەش بۆ تەشجیعە بۆ هاندانە بۆ دەستخۆشی لێکردنە کە لە ناخی خۆتا پێی معجەبی بەو کەسە چەپڵەی بۆ لێ دەدەی ئالێرەدا ئەمانە هەمووی ڕەوان ئەی چی ناڕەوایە خۆشی دەربڕینێک
بە ڕەشبەڵەک و بە ڕەقس و سەما و بە دیسکۆ بە یەکتربادان و بە سوکایەتی بە خوشکانی موسڵمان و بە ئافرەتانی بەڕێز کەسێ دەستی کچێک بگرێ و هەڵی پەڕێنەوە ڕەقسی پێ بکە لە دوایدا بڵێ ئاوا ئاوام لێ کرد حرمەتی ئەو کچە و بنەماڵەکەی بشکێنێ ئەمە حرامە ئەو خۆشی دەربڕینە حرامە دووەمیان خۆشی دەربڕین بە ناوی تەقەی خۆشیەوە بەداخەوە کە ئاماژەی سەریح هەموو تارەشم زیاتر لەسەر ئەوەدانا خۆشی دەربڕینی ناخت کەسێکی جێلی نەفام بە ناوی تەقەی خۆشیەوە منەمە هەر خۆی جێگەی پرسیارە تەقەی خۆشی لە کەوانەیەکە ئەرە تخوا تەق و تۆق کوێی خۆشە ئەگە ئینسانی عەقڵ و ژیری و لۆژیکی هەبێت خوا تەقەکردن فیشەک تەقاندن و ئارپێچی تەقاندن ئەبێت کوێی خۆشی بێ چ لەزەتێکی هەبێ چ گوێیەک ئەمانەی پێخۆشە ئەو ڕمبوو هەڕ و تەق و تۆقە چ چاوێک ئەو دیمەنی گول لە بارانەی پێخۆشە تەقەی بەناو خۆشی تەقەی ئەحمەقی دوو لە ڕووی جەنابتان چێ تەقەی خۆشی دەکا ئەمە کولتورێکی کۆنە قەدیم بووچیان دەگواستەوە تەقە بەسەریا دەکرا شەڕە سەگ دەکرا سەگی کامیان بدا و کابرا دەماشەکەی دەردان دو سێ فیشێکی تەقان شەڕە کەڵەشێر دەکرا کەڵەشێری چێ ملی ئەوەی تری بریندار کردایە و کەڵەشێرەکەی بخستایە دیسانەوە تەقە دەکرا ئێستا کانە ئەو کولتورە گەڕاوەتەوە بۆچی دوو حیزب لە سێ چوار حیزب لە هەڵبژارنە چێ دەردەچێت لە تۆپانەدا چم کۆهینێک دەیباتەوە چی یاریەک و ئەوانەی کەوا حەزەکەیان هاتوۆتە جێ و سەرکەوتنیان بەدەستێناوە دەچن تەقە دەکەن ئەمە نیشانەی ئەوەیە ئەمانەی ئەمە دەکەن لە یاریکردنا لە دەرچوونی ئینتیخابات و فڵان کەس و فڵان کەسە ئەوانە هێشتا لەم سەردەمەدا ناژین ئەوانە هەر بە چاوی شەڕەسەگی قەدیمەوە سەیری کۆمەڵگا دەکەن کاکە دەبێ ئەمە پێشکەوین دەبێ ئەم کۆمەڵگایە بە بیناکان و بە شوقەکان و بە جادە جوانەکانوان بە پارکە باشەکانمان پێش دەکەوین بەڵام گەورەتر لەوەی بە عەقڵمان پێشکەوین ئەبێ عەقڵی مرۆڤ پێش جادەوبان و پارک و حەدیقەکان و کۆمپانیاکان و شوقە و ڤێلاکانی بکەوێت کەواتە ئێمە هێشتا لە کۆمەڵگەی بەدەوی داین وە دەزانین ئەگەر حیزبێ بیباتەوە لە ئینتیخاباتە شەڕەسەگ بردوێتەوە ئەوە سوکایەتیە بە خۆت و بە کولتور و بە نەتەوەکەت بە حەزارەت و بە پێشکەوتنت شێ تەقەی خۆشی دەکە ئەم کەسانە یەکەم ئینسانی ترسنۆک کابرا ترسنۆکە چەکی هەیە چەند ساڵە لە ماڵەوە دایناوە ئاخر ئەم هەموو شەڕە لە بەرامبەر بەم کوردە کراوە ئەو هەموو غەدرەمان لێ کراوە ئەو هەموو شەهیدەمان داوە ئەم جەبان و ترسنۆکە چەکی هەبووە قەت نەیوێراوە بچێتە سەنگەرەوە فیشەشێک بەرامبەر بە دوژمنانی کورد و کوردستان و خاکەکەمان بتەقێنێ چەکیشی هەبووە لە ماڵەوە شێری ماڵەوەیە و ڕێوی لە کۆڵانە لە کاتی جەنگ و ڕوبەڕووبوونەوەی دوژمنانی کوردستاندا نەیوێراوە بە حیاتی چەکەکەی بەرێتە دەرەوە فیشەکە بتەقێنێ ئەم داخە لە دڵ یادی هەدە ڕۆزە بزانام دەنگی ئەم سیلاحە چۆنی دەتەقێنێ لە فرسەتا دەگەڕێ و ئەم ترسنۆکە خۆی تاقی دەکاتەوە ئەوانەی کە تەقەی خۆشی دەکەن ترسنۆکترین کەسی چەک بەدەستن منافق ئینسانی جاسووس ئینسانی ماستاوچی کە دەیەوێت لەم ڕێگایەوە خۆی بەرێتە پێشەوە لە حیزب و لە مەسئول و لە فڵان و لە فڵان ئەوانە درۆ دەکەن ئەوانە لەم ڕێگایەوە دەیانەوێت خۆ وا بنوێنن کە ئینسانانێکی زۆر دڵسۆزی ئەو حیزبە ئەو حکومەتە ئەو سەرکردە و فڵان و فڵانن سێمیان ئینسانی تێکدەر و فیتنە ناحەز بە ئارامی کوردستان کە چاوی بە ئەزمموی هەرێمی کوردستان هەڵنایە و بە حکومەت و دام و دەستگاکانی هەڵنایە دێ فرسەتێک دێنێ دەیکا بە تەق و تۆق و هەرا و بەزم بۆ ئارامیە کە ئێمە ئەم هەموو مەینەتیەمان هەیە تەنهاوە دڵی خۆمانی پێخۆش دەکەین سوپاس بۆ خوا بڵێن چانێ وڵاتەکەمان ئەمینە چانێ کوردستانەکەمان ئەمینە چانێ شەڕمان لە نێواندانە هادەوێت ئەوە شتێکدا ئەوانە تێکدەرن ئەوانە ئیڕهابین ئەوانە تیرۆریستن دەبێت بە حکمی تیرۆر بگیرێن چوارەمیان ئەوانە ئەو کەسانی تەقەی خۆشی دەکەن لەبەی فڵان حیزب سەر دەکەوێت و فڵان کەس دەیباتەوە و فڵان کەس وا دەبێ و فڵان کەس دەرچوو بوو بەسەر و کۆمار ئەوانە فو دەکەن بە پشکۆی دووبەرەشی و شەڕی براکوژی و هانی حیزبەکانیان دەدەن بۆ شەڕی ناوخۆ ئێمە لەبەر ئەوەی بەڕێزان بەداخەوە مێژوێکی ڕەشمان هەیە لە بەیەک هەڵپڕژان و پەلامەردانی یەکتر و خوێنڕشتنی کورد بەدەستی کورد پشکۆیەکە بەڕێزان پشکۆیەکە سوپاس بۆخوا چەند ساڵێکە خۆڵەمێشی لەسەر نیشتۆ تەبەق بە تەبەق خەریکە لەبەر چاومان نامێنێ بەڵام بڕواتان ببێ ئاگرەکە لە بنەوە هەر ماوەتەوە جوان دیقەتی ئەم قسەیە بدەن چونکە ئێمە دەستمان بە خوێنی یەکتر سوور بووە چونکە چەند هەزار پێشمەرگەی ئەمرا بەدەستی ئەو لەولا کوژراوە هەر کوردی کوشتووە پشکۆکە لە ژێرەوە پزیسکەیەکی هەر ماوە بەڵام حەمد و سەنا بەخوا چەند ساڵەکە خۆڵی لەسەر نیشتووە ئەو خۆڵەمێشە لەسەری نیشتووە بەڵام خوا نەخواستە وریانەبی ئەو پریسکە جارشکە کە فود لێ کرد خۆڵەمێشەکە لا دەچێ و ئەها دەگەشێتەوە نەتان بینیوە یەک تۆزی بمێنێ خەڵوزەکە دەگەشێتەوە
ئەو کەسانی تەقەی خۆشی دەکەن یعنی بە بەرامبەر دەڵێن ئەوە من تۆم بەزاندووە ئەوە ئامادەم ڕۆژە گولەش بە سنگتەوە نێم ئەوە ئێستا بە ئاسمانیەوە دەنێم ڕۆژە گولولەکەی نزم دەکەم دەیکەمە سنگیشتەوە ئەوانە فو دەکەن بە خۆڵەمێژی شەڕی براکوژیدا ئەوانە ئینسانانێکن هەم فیتنەچین هەم قاتڵن ئەوانە دەبێت کۆمەلگان نەفرەت لەو کەسە بکە کە بە قسەیەکیش فو بکاتەوە بە ناکۆچی بینی حیزبەکاندا نەفرەتی خوا لەو کەسە بێ نەفرەتی میلەت و ئێوەی بەڕێز و هەموو لایەکمان لەو ئیعلامیە بێ لەو تەلەڤیزۆنە بێ لەو چەکدارە بێ لەو مەسئولە بێ کە فو دەکاتەوە بە بزیسکی شەڕی ناوخۆدا کە دەوێت جارشکە ڕۆڵەی کورد بەدەستی کورد خوێنی بڕژێتەوە کە دەوێت ڕوبەڕووی یەک ببینەوە جارشکە ئیدارەکانمان دابەشکەینەوە ئەوانە فیتنەچین ئەوانەی تەقەی خۆشی دەکەن ئەوانە دەیانێت فول لەو پزیشکە ئاگرەکەن و جارشکە ماوەکانمان پڕ لە تەعزیە و لە شەڕی براکوژی بکەنەوە ئەنجا ئەوانە قاتڵن ئەوانە بە حکمی شەریعەتی خوا قاتڵن چەند کەس دەکوژرێ چەند کەس کەمەندام دەبێ کە یەکەم ڕئیس جمهوری کورد سەرە کۆماری کورد هەڵبژێردرا مامۆستایەک لە سلێمانی کە ئێستا مامۆستایە لە مەکتەبەکاندا علومی کۆمپیوتەری خوێن بوو کچێکی باش بە ڕەوش بە ئەخلاق علومی کۆمپیوتەری ئەو ساڵە تەواو کردو تەخەڕوجی کردو لە زانستی کۆمپیوتەرە هاتووە دەرەوە بانگی دایکی کە دایە وەرە ئاسمان بوو بە ئاگرباران وەرە ژوورەوە ملی دەرێ نابوو فیشێکیش بکەی سیاتۆتە خوارە لە نوخاعی شەوکیدا بوو ئەوە لەو ساڵەوە 13 ساڵە لەسەر عەرەبانە دەجێڕدرێ بێ قاچ و ئیفلیج ئەو هەموو شەهادە لە زەواج لە منداڵبوون لە هەموو شتێکی خۆشی ژیان بێبەشکرا بەڵام هێشتا نەبەزانە دەوێت لە مەکتەبێکە ئەو عیلمەی چەند ساڵە زانکۆی تەواو کردووە بیگەێنێ بە ڕۆڵەکانی ئەو خەڵکە هێشتا ئەو لە مەسئولەکان وەفادارترە بەرامبەر بەم خاک و خەڵکە لەسەر عەرەبانە مناڵان پاڵی پێوە دەنێن بیبەنە پۆلەکانەوە ئەویش دەبێت لە قاتی زەمیندا چووکەتانەی قادرمەی نەماوە تازە ئاگە هەموو پۆستەکانی دنیا ئەوە دێنێت تۆ کەسێک ئاوا ئیفلیجی سەر عەرەبانەکەی لە ژیان و لە خۆشیەکانی بکەی ئەوەتان ئەم جارە کە سەرە کۆمار هەڵدەبژێرێت چیمان لێ دێتەوە کابرایەکی گەنج دوو برای کەمەندامی سەر جێگای ئیفلیجی هەیە باوکێکی کەمەندامی پەککەوتەی هەیە وازی لە مەکتەب هێناوە بەس لە پێناوی ئەوەدا ئەم منداڵانە خەڵک خێریان پێ نەکاوە ڕۆژی بەدە 15,000 دینار حەماڵی بکە ملی دەرێناوە فیشەک بەرسەری کەوتۆ دەست بەجێ کوشتی کاکەجان تۆ ئەو ئاسمانە گڕەی پێوە دەنێی ئارپێچیەی هاوار ئەمە چ وەحشیگەریە کەمانە چ وەحشیەکن ئارپێچی و بیکێسی چۆن بەکاردێت چۆن کڵاشکۆف بەکاردێت لە خۆشیدا ئەو ئاسمانە ئەو فیشەکانە دەبارێتەوە بەسەر کێدا بەسەر هاونیشتیمانیانی خۆتدا داماوێک وەڵڵی حەماڵێکە کرێچیە خەڵکی گەڕەکەکە کوریان بۆ کۆ کردوێتەوە لەگەڵ خێزانەکەی لە ماڵی دراوسێکە وتێتی بۆتە تەقوتۆق با مناڵەکانمان نەترسن گەڕاوەتەوە فیشەشێک لە لامیلیەوە چۆتە خوارەوە و ئەبێ هەتان بردن پیسایی لە کەلەکەیەوە بکە چ گوناهێکی گەورەیە بۆیە ئاسایش کەم تەرخەمە دکتۆرێکی بەڕێز لوکتی لە کاتی بریندارەکانە نەقیبێکی شورتەی لێ بۆ ڕێزم هەیە بۆ هەموو دەستگای شورتەوە ئاسایش کەوانش کەم تەرخەمن وتی وتمە وەڵی تاوانێکی گەورەیە حەق وایە حکومەت ئیجرائاتی زیاتر بکە کوڕکتێتی وەڵی چی بکەین خۆشیشە بەخوا بۆ خۆشم مەغزانێکم پێدا کردووە نەقیبی شورتە بۆ خۆی مەغزانێکی تەقان بێ ئای قڕ بەسەر خەڵکەکەی ترکە ئەمن و ئەمانی ئەمە وڵاتەکە بەدەستی ئەوانەوە بێ ئاسایش ئەگە ها کارێکی تیرۆری بکرێت تەقە لە مەسئولێک بکرێت لە بنی بەحر لە دەیهێنێتە دەرەوە دوای 2 سەعات دەیدۆزێتەوە لە 8 شوێنێک بێ هەموو ئەوانەی کوژراون هەموو ئەوانەی بریندارن لە ئەستۆی ئاسایشی حکومەتی هەرێمدا بیان دۆزێتەوە چێ تەقەی کردووە لەو شەوەدا دنیا جاسوسی ئێوەیە دنیا مخابراتی ئێوەیە دەتوان دەستنیشانیان کەن بیان دۆزنەوە دەبێت بە مادەی قەتڵ دادگایی بکرێن بە مادەی بریندارکردنی خەڵک دادگایی بکرێن تۆرە دوو کەس ئاوا با بگیرە بە مادەی قەتڵ لەسەر تەقە بزانە زەلام هەیە جورئەت کاژاری کێفی شەشێک بتەقێنێ ئەبێ حکومەت ئەمانە قبوڵ نەکە ئەمجا خاڵی پێنجەم بەڕێزان ئەمانە کەللەپوتن هەر کەسێک چەکی دەرێنا و تەقەی کرد لە ماڵەوە لە سارە لە 8 شوێنێکە لەسەر 8 کەللەپوتە کەللەی زلە بەڵام پوچە پڕ لە کایە بۆ کابرا سەرێکی ڕیاڵ مەدرید و بەرشەلۆنە و نازانم کوێ دەیباتەوە لەو سەری دنیا ئەو بردوێتەوە ئەم نازانە شەق لە تۆپەڵا ئەربێچیە تەقێنێ ئەی تۆ نازانی یاری بکەیت تۆ هیچ پەیوەندێکت بە وەرزشەوە نییە تێ نەگەوی ئەی کەللەپوت وەرزش بۆیە لە وڵاتاندا هات یعنی گەلانی دنیا تاقە شتێک کە نزیکمان دەکاتەوە سیاسەت دوورمان دەخاتەوە شەڕینەوە دوورمان دەخاتەوە شەڕی ئاو دوورمان دەخاتەوە دەکاکە وەرم میلەتانی دنیا با لەسەر تۆپێکی خڕکەوەکو زەوی وایە با ئێمە برابین دەوەرم با بە وەرزش برابین ئەوان بە سیاسیەکان دەڵێن وەرن سیاسیەکانی دنیا وەکو ئێمە بن ئەگەر لە ئینتیخاباتێکا بەرامبەر یەک دۆڕان وەرن دەست لە ملی یەکترکەن و پیرۆزبایی لە یەک بکەن و کاسەکە پێشکەش بە یەکترکەن پەیامی وەرزش پەیامی ئاشتیە کە چی لێرە لە وڵاتی ئێمە خەڵک تەقەی لەسەر دەکات نەتان بینیوە کاتێکە فڵان تیب دەیباتەوە چ تەق و تۆقێک دەست پێ دەکات ئەوانە کەللەپوتن ئەوانە لە دنیا حاڵی نین دووەم ئەوانەی لە کاتی هەڵبژاردندا
کە انتخاباتێک دەکرێت انتخابات بۆچی دەکرێت سندوقی دەنگدان بۆ چییە یعنی ئەو حیزبانە هەموو بڕیار بدەن لەگەڵ میلەتەکە کە لە جیاتی ئێمە تەقە لە یەکتر بکەین و لولەی تفەنگ بکەینە یەکتر وەرن با بگەڕێینەوە بۆ ڕێی جەماوەر وەرن با هەڵبژارنێکی پاک و نەزیح بکەین و میلەت خۆی بڕیاریدا چێ بۆم 4 ساڵە دەبێ مبارەکی بێ و دوای 4 ساڵەکەش دەدرێ بە کەسێکی تر میلەت هەر هەڵی بژادەوە یاخوا مبارەکی بێتەوە یعنی انتخابات بۆ ئەوەیە خەڵک واز لە چەک و شەڕ و تفەنگ بێنێ پەنا بۆ سندوقی دەنگدان بەرێ ئەم کەللە پوتانە بەڵام با بە سندوقی دەنگدان چییە هەر لولەی چەک باشە بۆیە ئەوانە دەبێ ڕیسوا بکرێن بە قارەمان ناو نەبرێن و هەروەها بە ترسنۆک ناو ببرێن خۆشیمان هەبێ داوا لە خوا بکەین خۆشیمان پێ ببەخشێ بەڵام شێوازی خۆشی دەربڕینەکەش شەرعیانە بێ ئینسانیانە بێ ڕۆشن بیرانە بێ کوردانە بێ وتارەکەم ماوێتی هەڵی دەگرم بۆ وتاری داهاتوو ئینشاءالله گەتە من باقی بێ لەسەر خێر هەر لەسەر خێر و خۆشی و لەسەر شێوازی خۆشی دەربڕین لە ڕوانگەی ئاینەکەمانەوە داوا دەکەم لەخوا یا ڕەبی خوایە هەمیشە دڵخۆشمان کەی یا ڕەبی خوایە وەکو تاک و خێزان دڵخۆشمان کەی خوایە سەرجەمگەلی کوردستانمان لەم خاکی کوردستانەدا دڵخۆشکەی خوایە گیان لەبەر چاوی یەکتر ناشرین نەبین جارێش کە پزیشکی شەڕی نەگریسی ناوخۆ بە دەمی ناحەزانی کورد و کوردستان فوی لێ نەکرێتەوە ئەوانەی ئیسلاح خوازن ئەوانەی کەوا چاکەکارن ئەوانەی دەمی خێر و بێریان هەیە خوایە دەمیان کراوەکەی هەموو ئەوانەی دەمی فیتنەیان هەیە لولەی تفەنگیان هەیە حەز بە خوێن ڕشتن دەکەن حەز بە فیتنە دەکەن یا ڕەبی خوایە فیتنە ڕوو بکاتە خۆیان و ماڵ و مناڵی خۆیان و لە ئێمەی لادەی یا ڕەبی خوایە شفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەبی خوایە شفای نەخۆشەکانمان بدەی ئەوانەی جەستان نەخۆشە ئەوانەی دەرونیان نەخۆشە یا ڕەبی خوایە ڕەحمیان پێ بکەی ئیسلاحی حاڵمان بکەی کوردستانمان پڕ خێر و بەرەکەت کەی لە بەڵاو ناخۆشی بە دوورمان کەی عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون